لنا کەسکاریە خاکم بەسەر ڕۆیی بەبا عمرم خدا تۆ بمژێنە تا لەبەر قاپی کەسێک دەمرم بەڵایە چوو لە مالا یعنیە وەقتم هەموو یعنی دەبێ وەقتێ لە بولوەقتێ بخوازم تا تیا بمرم خەیاڵی پوچی دنیا و دەماغ و دڵمی پێچاوە قیامەت هەر مەگەر ڕۆژی قیامەت بێتەوە فکرم ئەجەل دەورم دەدا حاضر بەوادەی دەور و تەسلیمە منی غەفڵەت زەدە هێشتا خەریکی مەسئلەی دەورم سبەینێ یەحشر المەرء براگەل فرسەتە ئەمڕۆ تەبەڕا بن لە من با کەس نەبێ حەشری لەگەڵ حەشرم چییە سووچ و گوناهی بۆچی دەیکاتە جەزاخانە لە قەبر هەڵکەن هەتا ڕۆژی جەزا دەعوا چییە قەبرم لە من نازانم ئیتر نەفسی بەدخوو چی دەوێ مەحوی لە من نازانم ئیتر نەفسی بەدخوو چی دەوێ مەحوی کە بەدکردار و بەدڕەفتار و بەدئەفکار و بەدتەورم مەگەر بەرمەوجی بەحری ڕەحمەتی خۆیم خا وەسفی سەتاری وەگەرنا زەحمەتە پاک بوونەوەم و ناممکینە سەترم. بینەرانی بەڕێز و خۆشەویست لەم ئەڵقەی بەرنامەی باس و خوازدا بە دیداری ئێوەی ئازیز و خۆشەویست دەگەینەوە و دنیایەک ڕێز و سڵاو و خۆشەویستیمان بۆ ئێوەی ئازیز هەیە. لەم ئەڵقەیەدا باس لە ئامۆژگارێتی مردن لە ژیانی مرۆڤەکاندا دەکەین. پەیامبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ مردن بەسە کە ببێتە ئامۆژگاری کار و مامۆستای مرۆڤەکان لە ژیاندا. واتە مردن کە کۆتا وێزگەی ژیانی مرۆڤەکانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو کۆتا وێزگەیەدا دەیکاتە مامۆستا و ڕێنیشاندەر و وریاکەرەوەی مرۆڤەکان. سەیدنا عوسمانی کوڕی عەفانی سێم جێنشینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و ڕەزا و ڕەحمەتی خوا لە بەڕێزیان دەفەر کاتێک لەگەڵ جەنازەیەکدا بۆ سەر گۆڕستان بڕۆشتایە لە گۆشەی گۆڕەکەدا دادەنیشت و هۆن هۆن فرمێز بە چاوەکانیان دەهاتنە خوارێ تا ڕیشی مبارەکیان تەڕ دەکرد و کە لێیان دەپرسی بۆچی تەنها لە کاتی ئەم مەوقیفەدا دەگریت ئەویش دەیگوت ئێرە کۆتا هەمین وێزگەی مرۆڤەکانە هەر مرۆڤێک لێرە نەجاتی بێ و ڕزگاری بێ ئیدی سەرکەوتووە و هیچ ناخۆشیەکی دیکە بە دوایدا نایەت. شێخ حەسەنی بەسری عارف و زانای گەورەی تابعین دەفەرمێ هیچ گومانێکم نەدیتووە هێندەی مردن حەقیقەتی تێدا بێ و هیچ حەقیقەتێکیشم نەدیتووە هێندەی مردن پڕ لە گومان و نەزانراوی بێ. مردن کۆتا وێزگەی ژیانی مرۆڤەکانە و ئیدی لە پەڕەی کار و چالاکی و جم و جوڵەکانی دەپێچرێتەوە و دەچێتە نێو ژیانێکی ترەوە کە تا ئێستا مرۆڤەکان زۆر لێی بێ ئاگان و هیچی لێ نەزانراوە. وەک دەگوترێت کەس لە گۆڕەوە نەهاتوەتەوە تا باسیە بێمان بۆ بکە. ئەم نەزانین و گومانە شەوای کردووە کە بەشێکی زۆری مرۆڤەکان ترسێکی زۆریان لە مردن و ئەو دیوی مردنە بێ. بۆ قسەکردن لەسەر مامۆستایەتی و ڕێنیشاندەرێتی و ئامۆژگارەتی مردن لە ژیانی مرۆڤەکاندا تەوەری ئەمڕۆی باس و خواستم بۆ ئەم پرسە تەرخان کردووە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شێخ عەلادین سەنگاوی مامۆستای ئاینی. مامۆستایان سوپاس بۆ ئامادەبوونت. مامۆستا سەرتا پێم خۆشە باسێک لە مردنمان بۆ بکەی. مردن چییە و حکمەتی بوونی مردن لە ژیاندا چییە؟ بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن دعا بدعوته إلى يوم اللقاء. الحمد لله الذي لا يبقى إلا وجهه ولا يدوم إلا ملكه وكل شيء هالك إلا وجهه له الحكم وإليه ترجعون. مردن مامۆستا ڕیاض ئەو حەقیقەتەیە کەوا هیچ گیاندارێک لە گیاندارەکان لە دنیادا ناتوانن لە دەستی ڕابکەن جێگایەک نییە کە خۆیانی تیا بشارنەوە. مردن ئەو حەقیقەتەیەکەوە خوای گەورە لە ئاسیا پێمانە فەرمێ وەعبود ڕەبەکە حەتا یەئتیەکە اليەقین. ئەو یەقینە یعنی هەتا کە بلا گومانە. لەبەرەوە مردن ئەو شتەیە کە لە گەنج و پیر لە جوان و لە ناشرین لە فەقیر و لە دەوڵەمەند لە موسڵمان و ناموسڵمان بپرسە بڵێ مردن هەیە ئەڵێ بەڵێ مردن حەقە و ڕاستە و واقعە. مردن ئەو شتەیەکەوە ژیان لە مرۆڤەکان ژیانی دنیا لە مرۆڤەکان تێکەدا. مردن ئەو شتەیەکە دۆست و ئەحبابەکان لە یەکەکە. مردن ئەو کەسەیەکە ئاواتەکانی ئینسان ئەبچڕێنێ.
مردن ئەو شتەیە کە نایڵێ ئینسان بگەێنێتە هەدەف هیچ کەسێک لەم دنیادا لەم ژینەدا بەهۆی مردنەوە نەیتوانێ و بگاتە ئەو هەدەف و مەبەستەیەکەوە خۆی لە نیازایەتی و لە بیریایەتی و لە هۆشایەتی. زۆر باش مامۆستا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکدا دەفەرمێ بترسن زۆر بیر بکەنەوە و ئاگاتان لە لەناوبەری خۆشیەکان بێ بە مردن ئەفەرمێ. ئەمە چی لێ ئەفامێ برێتەوە بۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مردن بە لەناوبەری خۆشیەکان ناو دەبا؟ خوای گەورەش خۆیە فەرمێ كل نفس ذائقة الموت وإنما توفون أجوركم يوم القيامة فمن زحزح عن النار وأدخل الجنة فقد فاز وما الحياة الدنيا إلا متاع الغرور. يعني پیغمبرمان صلى الله عليه وسلم لفرمودەیەکی کاکە ئەنەسە گەڕێتەوە فەرمێ من اقتراب الساعة أن يرى الهلال قبلا فيقال لليلتين وأن تتخذ المساجد طرقا وأن يظهر موت الفجأة رواه الطبراني وحسنه الألباني. پیغمبر خوای گەورە فەرمێ هەموو مرۆڤەکان ئەبێ شەرارەتی مردن بچەژن لەبەرەوەی مردن بەڕاستی تام و چێژ و لەزەت و ئارەزووی ئینسان ئەبچڕێنێ لەبەرەوەی مردن هەتا لە زانایەکیان پرسی وتیان پیاوێکشەوە خزمەتی وتی من لە ژیانی خۆمە زۆر قەڵەوە بم زۆر یعنی لەزەت لە ژیان وەرەگرم ئەویش فەرمووی بیل لەو فەرمودەی پێغەمبەر بکەرەوە صلی الله علیه وسلم کە فەرمێ مردن لەزەت و ئارەزوەکان لە ئینسانە بچڕێنێ وردەوردە زەعیف و لاوازە بی. لە کاتێک مەلەک المەوت ئەڵێن چوو بە لای داود پێغەمبەر عەلەیه السەڵات وەسەلام پێی وتوتی تۆ کێی؟ ئەویش فەرمووی من ئەو کەسەم کە لا يهاب الملوك ولا تمنع منه القصور ولا يقبل الرشوة. وتی من ئەو کەسەم کەوا لە پادشا و دەسڵاتدار و حیمایە و کەسە گەورەکان ناترسم. من ئەو کەسەم کەوا بینا و قەسر و قوسور ڕێگام لێ ناگرێ. من ئەو کەسەم کەوا بەرتیل و ڕشوە وەرناگرم. وتی کەواتە تۆ مەلەک المەوتی فەرمووی بەڵێ. وتی باشە هاتووی بۆ لام بەڵام من خۆم ئامادە نەکردووە خۆمم بۆ تۆ ئامادە نەکردووە. ئەویش فەرمووی یا داود ئەیکوا هاوسێ نزیکەکەتان ئەیکوا براکەت ئەیکوا ئامۆزاکەت ئەیکوا ئەو هاوسەی ترتان ئەی ئەو هەموو ئەوانە دلیل نی لەسەرەوەی کەوا تۆیش ڕۆژێک دێ ئەبێ عیبرەتی لێوەرگری و دەرسی لێوەرگری. واتە مردن کاتێککە ئینسان ئەبینێ کە دەوڵەمەند نەمرێ ڕئیس ئەمرێ ڕئیس جمهور ئەمرێ ڕئیسی وڵات ئەمرێ فەقیر ئەمرێ گەنج ئەمرێ پیر ئەمرێ ئافرەت ئەمرێ ئەوە هەچی ئینسانێ لە هەر پیشەیەکا بێ ئەمرێ کەوابوو ئەوە دلیلە لەسەرەوەی کە ئینسان ئەبێ تام و چێژ و خۆشی ئەو شتەی هەیەی لە بیرێ چەدوبۆ لە بەرەوەیکەوە هەتایی نییە ئەو ژیانی کە هەیەتی ناچێتە باری هەتاییەوە بۆیە تام و چێژ و لەزەت لە ژیان ناکە. مامۆستا حکمت لە بوونی مردن چییە؟ کاتێ مرۆڤەکان لە نەبوون و لە مردوویەوە دێنە ژیان فترێک ئەژین 40 50 60 70 ساڵ یا کەمتر یا زیاتر پاشان مردنێکی دیکە دێ بە سەریانە. حکمت چییە لەم ئاڵ و گۆڕ و گۆڕانکاریە لە نەبوونەوە دێتە بوون لە بوونەوە چێتەوە بۆ نەبوون لە نەبوونەوە پاشان جارێکی دیکە ئەبێتەوە بەبوون. حکمت چییە لەم ئاڵ و گۆڕ و ڕیزبەندی و هەنگاونانەی مرۆڤ؟ خۆی دووشت لەوە دەرەکەوێ. یەکەمیان ئەوەیە کە خوای گەورە فەرمێ وما خەلەقت الجن والئینس إلا ليعبدون. خوا مرۆڤەکانی کە دروست کردو بۆ ئەوە دروستی کردوون کە بیپەرستن و ئاڵگۆڕ بە ژیانیان بکرێت. ئێمە لە ژیانی لە کاتی دروستبوونمانە 3 مەرحەلە بەسەرمانە تێپەڕێ لە کاتی ژیانیشمانە 3 مەرحەلەمان بەسەرا تێپەڕێ لە قیامەتیش 3 مەرحەلەمان دێتە ڕێ. واتە کاتێک کە ئینسان دروستە بێ خوای گەورە دروستیەکە 40 شەو بە ئاوی ئەمێنێتەوە 40 شەو بە خوێنی ئەمێنێتەوە 40 شەو بە گۆشتپارەیی ئەمێنێتەوە اینجا خوا ڕۆحەکاتە بەریە. ئەمە 3 مەرحەلە ناو سکی دایکە. مەرحەلەی کە دێتە دنیاوە مەرحەلەیەکی گەنجیە کاتێک کە مناڵە و گاوڵکەیەکە مەرحەلەیەکی ئەو کاتێک کە قووەت و هێز و توانە هەیە مەرحەلەی سێهەم ئەو کاتەیەکەوات پیر ئەبێ و بەرەو مردن و بەرەو قیامەت ئەڕوە. ئەمە دلیلە لەسەرەوەی کە ئەم مرۆڤە لە خۆیوە نەهاتوە سەر ئەم دنیا. ئەم ئینسانە بەتەنها خۆی دروست نەکردووە خالیقێک دروستی کردووە کە گۆڕانکاریەکەی بەسەرا دێکەوە بووی مردنی ئێمە
دلیلی لەسەر کە ئێمە خەڵکانێکین هەتایی لەم ژیانە نامێن تەنهایی بۆ کێیە ئەبەدیەت بۆ کێیە تەنها بۆ خالیقی مرۆڤەکانە ئینسان بۆیە خوا ئەم گۆڕانکاریە بەسەر ئێمە دێنێ بۆی کە مرۆڤەکان وا بیر نەکەنەوە کە خۆیانیان دروست کردووە یان هەتایی لەم سەرزەویا ئەمێننەوە بەڵکو ئێمە مرۆڤێکین ئینسانێکین خوا دروستی کردوین ماوەیەک تەمەنمانەداتێ لە دوای ماوەکە کۆتایی بە ژیانمان دێنێ بۆی کەوا بزانین کە ئێمە لەم دنیادا هاتوین کۆمەڵێ مەهاممان پێسپێرراوە بۆەوەی ئەو مەهامانەی خۆمان بەجێ بگەێنین بۆ ئەوەی کەوا لە قیامەت سەربەرز و ڕووسور و عەقیبەت خێر بێ. بەڵێ مامۆستا وتمان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی بترسن و هۆشیار بن بەرامبەر بە لە ناوبەری خۆشیەکان. ئەم ئاگادارکردنەوەی پێغەمبەری خوا ئەم هۆشیاریە بەخشینە بە موسڵمانان ئەمە ئەوە نییە کە وای کردووە بەشێکی زۆر لە موسڵمانان مردن ئەبوغزێنن حەزی پێ ناکەن حەزەکەن هەر بمێننەوە و قەت مردن یەخەیان نەگرێ. خۆی هەموو کات ئینسان ئەبێ جەرەسی مردن لە بناگوێ بێت هەموو کاتێ ئینسان دەرس لە مردن وەرگێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئێوە مردووش زۆر بشۆرن و نوێژی مردووش زۆر بکەن لەبەرچی لەبەرەوەی کاتێک کە مردوو ئەچیدە سەر ئەو مردووە ئەم ئینسانە سەعاتێک پێش ئەوە ئەبینی کە دەستی قاچی مێشکی عەقڵی هۆشی بیری هەمووی ئیشی کردووە بەڵام ئێستا هیچی ئیش ناکە لە وکاتی کیشکەوە ئەینەیتە ناو گۆڕەوە تەمەشاکەی ئەم ئینسانە ئیتر وەک ئەوە وایەکەوە هەر نەبوو بێ لەم سەرزەوێدا بۆ ئەوەی کە ئینسان بە بوغڕان نەبێ لەم سەرزەوێدا زوڵم لە خەڵک نەکا و حەق و مافی خەڵک پێشێل نەکا و مافی خەڵک داگیر نەکا مڵکی خەڵک نەخوا و زوڵم لە کەسوکار و ئەوانەی کەوا لە ژێردەستایەتی نەیکا بۆی کەوا مرۆڤێک بێ بە پاکی و بە خاوێنی بگەڕێتەوە بەلای خوای گەورە خوای گەورەش خۆی پێمان نافەرمێ وەجاء السەکرەة المەوت بالحەق وما كنت منه تحید بەڕاستی شەرارەتی مردن دێ بەلای تۆ گومانی تیانە حەقە و ڕاستە تۆ لە دەستی ناتوانانی ڕاکە هەموو ئینسانێ ئەبێت بمرێ هەموو ئینسانە بێ شەرارەتی مردن بشەژێ یان خوای گەورە لە شوێنی کا فەرمێ فلولا إذا بلغت الحلقوم وأنتم حينئذ تنظرون فلولا إذا بلغت الحلقوم وأنتم حينئذ تنظرون ونحن أقرب إليه منكم ولكن لا تبصرون فلولا إن كنتم غير مدينين ترجعونها إن كنتم صادقين ئایا کاتێک کە مرۆڤەکان ڕۆحیان ئەگاتە گەردنیان تۆ خۆشەویستترین مرۆڤ کە کێ باوکە دایکە برایە خێزانە بە بەرچاو تۆ ئاوا سەیرەکەی ڕۆحی دەرەچێ ڕۆحی دێتە ئەژنۆی دێتە ناوکی دێتە قورگی تۆ سەیریەکەی خوای گەورە فەرمێ ئەگەر ڕاستەکەن قیامەت نییە باوەڕتان وایە کە قیامەت نییە و زین و بوونەوە نییە و خوا لەسەر ئەو کارانەی دنیا محاسەبەتان ناکا دەی بیان گەڕنەوە مێڵن کەسە کارەکانتان بمرێ کەوابوو مردن دەرسە مامۆستا بۆ ئێمە دەرسە بۆ ئەوانەی کەوا زوڵمەکەن دەرسە بۆ ئەوانەی کەوا کار بەدەستن دەرسە بۆ ئەوانەی کەوا فەرمانێک بەدەستیان و بۆی کەوا بزانن کە ئەم کاری کە پێی پێرراوە ئەبێ بە حەق و بەڕاستی بگەێنێت بۆ لەبەرەوەی کەوا لە دەستی دەرەچێ و جێی هێڵێ ڕۆژێکە بێ کە ئەونا لە عومەری کوڕی عەبدولعەزیزیان پرسی وتیان قوربان ئەم کاتێک کە تۆ هاتی سەر ئەم کورسیە ئەم کورسی دەسەڵاتە داوای ئامۆژگاری کرد لە زانایەک فەرمووی ئەو کورسی ئەگەر خەڵکانی پێش تۆ بمایەن بەر تۆ ناکەوت بۆ تۆ جێنامە لەبەرەوە ئینسان کاتێک کە ئەچێتە سەر کورسیەک بیری ئەوەی ببێکەوە ئەم کورسیە هی کەسێکی کە بووە ئەمە چۆدەسەری ئەمی جێڵێ بۆ کەسێکی کە جا لەو فترا ئینسان بتوانێت ئەوەنە کار بکە کە خۆی پێ ڕووسورکە لە قیامەت و لە حضوری خوای پەروەردگارە. زۆر باش مامۆستا بۆچی بەشێکی زۆری مرۆڤەکان لە مردن ئەترسن حەز ناکەن بمرن یان بۆچی مردن هێندە پڕگومانە کە ئەم مرۆڤەی والێ کردووە بە سەغڵەتیەوە بە ناچاری و بە ناخۆشیەوە بیر لە مردن بکاتەوە لەبەرەوە مرۆڤەکان ئەترسن لە مردن ئەڵێن کاتێکە لە حەزەتی ئیبراهیم خەلیلیان پرسی ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ وتیان تۆ حەزەکەی بمری ئیبراهیم خەلیل فەرمووی ئەگەر کەسێک لە ئێوە دۆستێکتان داوەتان بکە بۆ سەر سفرەی خوان و خۆشی و نان خواردن حەز ناکەن بچن بۆ لای کاتێکیش کە ئیبن حەزم لیان پرسی پیاوێک دەسەڵاتدارێک لێی پرسی بە ناوی عەبدولمەلیکی کوڕی مەروان
وتی یا شێخ ئەی گەورەی دەسەڵاتدار ئێمەی دەسەڵاتداران ئێمەی پیاوانی دنیایی بۆچی ئێمەی مەلیکەخان بۆ لە مردنە ترسین ئەیش بەم کەلیمە جوابیدایەوە فەرمووی ئەنتم خەڕەبتم عەمەرتم دنیاکم وەخەڕەبتم ئوخراکم فەرمووی ئێوە دنیای خۆتانتان ئاوەدان کردوتەوە بەڵام قیامەتی خۆتانتان وێران کردووە ئێوە بۆیە ئینسان لە مردن نەترسێ لەبەرەوەیکەوە زەخیرەی پێ نییە کاکە ڕێز ئینسان کاچێ بۆ سەفەرێک بۆ ئەوروپا بۆ ئەمریکا کاتێک کە لەیرەوە ئەڕوا ئەگەر پارەی پێ بێ ئەگە جیاوازەکەی کامل بێ ئەگە ترسی نەبێ ئایا وەکو ئەو کەسەوایەکەوە بە قاچاقی ئەڕوا وەگە ئەو کەسەوایە کە پارەی پێ نییە وەکو ئەو کەسەی وایەکەوە نەشارەزایە ئەو کەسێکەوە جیاوازەکە لە گیرفانایەتی و دۆلاری زۆری پێ و شارەزای ڕێگاکەیە ئایا ئەمە ئەترسێ وەکو ئەو کەسێکەوە جیاوازەکەی تەزویرە وەکو ئەو کەسێکەوە گیرفانی خاڵیە وەکو ئەو کەسێکەوە قاچاق ئەیبا ناحەتمەوانە لەبەرەوە ئینسان ئەو کەسانە لە قیامەتە ترسن ئەو کەسانەی لە مردنە ترسن کەوا شتیان ئامادە نەکردەوە بۆ قیامەت ئەینا ئەوانەی کەوا بۆ شتیان ئامادە کردەوە بۆ قیامەت ئەوە لە مردن ئاساییە زۆر ئاسایە لایەن زۆر باشە مامۆستا مردن چۆن دەبێتە ئامۆژگاری کار ئێمە ڕۆژانە بە بەرچاوی خۆمانەوە لە خزم و کەس و کار لە سەرۆک عەشیرەت لە دراوسێ لە خەڵکی دیکە دەبینین خەڵکی دەمرن و ئەم ژیانە بەجێ هێڵن چۆن ئەم مردنە ببێتە ئامۆژگاری کار بۆ ئێمە إمامي شافعي قصة جواني هي فرمي تزود من الدنيا فإنك لا تدري إذا جن الليل هل تبقى إلى الفجر فكم من صحيح مات من غير علة وكم من عليل عاش حينا من الدهر وكم من عروس زينوها لزوجها قبض أرواح في ليلة القدر وفرمي فإن تعيش 1000 ثم 2000 بعدها لا بد يوما أن تسير إلى القبر أفرمي حول بدأ للدنيا دا بو عبادة برتكات كي إوارهاد نازاني كبياني روشا كيتا ويانا كزور نابيني ببرشاي خوتو ديان جنج كأخوي آمادا كابوي كوا جنب بغازيتوا كشي يان سيارة ليدا يان أو شوي كوا لا پردايا أقول روحي أكشري أفرمي أجر 1000 سال بيشيتو 2000 سال بيجي لازم روشك كوا توش برويبو غورستان لبرو إنسان ما مسا عبرد لتشي ورقري لواني بيش خوي لا لقماني حكيمي أن برسيوتي أنيا لقمان تو أم درسل لتشي ورقر أم حكمتا أم زانستو علما لتشي ورقرتوا فرمي لسيك اسم ورقرتوا وتي أن كي فرمي لحافظو لظالمو لنزان وتیان چۆن فەرمووی حافظ ئەو کەسی کەوا چاوی نابینێ هەتا بەردەم خۆی تاقی نەکاتەوە بە عاساکەی ناڕوە و زاڵمیش کاتێکەوە زوڵمەکە تیا ئەچێ و من خۆی ئەشکێنێ من زوڵم نەکردەوە خۆم لێ پاراستووە و نەزانیش کاتێککە پرسیارێکەکە بە نەزانی ئەکەوێتە ناو ئیشێکەوە تیا ئەچێ بەڵام لەبەرەوە من هەوڵم داوە کە ئەو ژیانەی خۆم لەسەر ئەو سێشتە جا لەبەرەوە ئینسان مردن بۆ هەموو مرۆڤێک واعیزە وەک پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمیان ئەو کەما قاله وكفى بالموت واعظا يعني بس مردن ئامۆژگاری کار بێ بۆ ئینسان بۆ لەبەرەوەی ئەم مردنە هەچی ژیان و لەزەت و ئارەزواتی ئێستا خەڵک هەیە لەم سەرزەوی خوادا یعنی ڤێلا بڵێهێتی سیارەی چاک بڵێهێتی خێزانی چاک بڵێهێتی کوڕ و کچ بڵێهێتی دەسەڵات بڵێهێتی پارە بڵێهێتی بەڵام هیچی لە کاتی مردنا فریای ناکەوێت هەموو یەکاتە قوربان ئەوەی کەوا 1 ساعتێ دوای خۆی بژی بەڵام ئەوتانە ناشی لەبەرەوە مردن ئامۆژگاریکەرە بۆ ئینسان عیبرەتی لێ وەرگێ بۆ گەڕانەوە بۆ لای خوا زیاتر لە چییە عیبرەت وەرگرنی ئێمە لە نەکردنی زوڵم و ستەمە لە پێشێل نەکردنی مافی خەڵک و خۆمانە یعنی مافی خەڵک پێشێل نەکەی لەبەرەوەی خوا تۆڵە لێ ئەسێنێ لە قیامەت و ئەو حەقەی ئەو وەرەگرێتەوە لە ئەو کەسێکەوە مافەکەی پێشێل کراوە زۆر باش مامۆستا ئەو فەرموودەی کە فەرمێ کەفا بالمەوتی واعظا مەبەست لەم ئامۆژگاریە چییە چۆنی ئێمە ئامۆژگاریەکە لە مردن وەربگرین یام ئەم ئامۆژگاریە بۆ کێیە بۆ ئەو کەسەیە کە مردووە یان بۆ ئەوەیە کە سەیری مردووەکە ئەکا یان بۆ منە لە دوای مردووەکە بەجێ ئەمێنێ ئەو کەسێکەوە مردووە تازە لە دەستی دەرچوو پێغەمبەر صلی الله عليه وسلم بەلای گۆڕێکا ڕۆیشت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەلای گۆڕێکا ڕۆی فەرمووی من صاحب هذا القبر فەرمووی کێ خاوەنی ئەم قەبرەیە
وتیان فلانە کەسە قوربان فەرمووی ڕکعەتانی ئەحەبە إلى هذا من بقية دنياكم پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئیستا ئەم کەسە کە لەناو ئەم گۆڕایە هەموو دنیای ئێوە کە تەمەنی ئێوە ماوەتەوە لە لای چاکترە کە پێی بدەن بەقەدەر 2 ڕکعات نوێژ بەلای ئەوە قیمەتی نیە بەقەدەر 2 ڕکعات نوێژ لە حەدیثەکەی ترە لە ڕێواتی کا فەرمێ بەقەدەر 2 ڕکعاتی سنەتی خەفیف لە لای ئەو قیمەتی نیە لەبەرەوە ئینسان کاتێکە عیبرەتی لێوەرگرێ بەچی عیبرەتی لێ وەکو ئەو فەرمودە کە جەنابەت خوێنتەوە عوسمانی کوڕی عەفان خوای لە ڕازی بێ کە ئەچۆ سەر گۆڕستان ئەگریا وتیان قوربان بۆچی ئەگریا ئەوە فەرمووی لەبەر ئەوەی لە پێغەمبەرم بیستووە صلی الله عليه وسلم فەرموویەتی ما رأيت منظرا قط إلا القبر أفظع منه لەبەرەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەم بیستووە فەرموویەتی هیچ شتێک خراپ هیچ شتێکم نەبینیەوە خراپ بێ کە خراپتر بێ لە گۆڕ هیچ شتێکی خراپ لەوە خراپتر هیچ شتێک نییە بەقەدەر گۆڕ لەبەرەوە ئینسان کاتێکە ئەبینێ بە ڕوت و قوتی ئێخەنە ناو ئەو گۆڕەوە برا دایک باوک ئامۆزا قەوم عەشرەت بنە ماڵە هەموو شتێکی لێ بچڕنەوە هەموو شتێکی لێ بەتاق و تەنها خۆی بە تەنها ئەمێنێتەوە کچی خۆی و کردەوەکانی ئیتر کردەوەکانی ئەگەر باش بێ یان ئەگەر خراپ بێ لەبەرەوە مردن ئەبێ ببێتە عیبرەت بۆ ئینسانەکان و دەرسی لێ وەرگری مامۆستا مردن لە ژیانی ئێمەدا لای بەشێکی زۆی لە مرۆڤەکان سام و ترسێکی هەیە ینی مرۆڤەکان زۆر بە شێوەیەکی ترسناک سەیری مردنەکەن ئەمە پەیوەندی بە چیەوە هەر ئەوە بوو کە جەنابەت فەرموود پەیوەندی بە نەبوونی زەخیرەی قیامەت و ئەم شتانەوەیە زۆر جا بۆ منە کەسی بۆ خوا سوڵحاویش زۆر لە مردن ئەترسێ ینی هەر بە شێوەیەکی تایبەتی یا شخصی خۆی هێندە حەز بە ژیانەکە لەگەڵەوەشا کەسێکی بۆ خوا سوڵحا و موسڵمانە ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە دوو شتە یەکی ئەوەی کەوا زۆر لە مردنە ترسێ لەبەرەوەی کەوا دنیای ئەڕوا دنیای خۆش و قیامەتی خاوە واتە قیامەتی هیچی نییە زۆر کەسی شەیە کە لە مردنە ترسێ یەکێک لەوانە ئەڵێ محەممەدی کوڕی منکەدیر کاتێکە نزیکی وەفاتی بوویەوە دەستی کردە گریان زۆر گریا پێش مردنەکەی وتیان باشە بۆ ئەگریەی لەبەرچی ئەگری وتی والله ما ئەبکی لذنب أعلم أني أتيته وتی والله خۆ من لەبەر ئەو گوناهە ناگریم لەبەر ئەوەی کەوا گوناهم کردو و گوناهەکان یەقەم ئەگرێتەوە بەڵکو لەبەر ئەوە ئەگریم کە لەبەر ئەوە ئەگریم أخاف أني أتيت شيئا حسبته هنيئا وهو عند الله عظيم يعني پیاوچاکان پیاو ساڵحان لەوە ترساون کەوا شتێکیان کردبێ و بەڵام شتەکە لای ئێمە ئاسان بێ و بەڵام لای خوا زۆر گەورە بوو بێ ها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ وەختی وا هەیە ئینسان کەلیمەیە قسە ئەکا ئەم کەلیمە قسە ئەبێتە هۆی ڕۆچوونی لە ناو ناخی دۆزەخە وەختی واشێ ئینسان کەلیمەی قسەکە ئەم کەلیمە قسە ئەبێتە هۆی بەزبوونەوەی دەرەجات و دەفتەری ئەعمالی لەلای دەفتەری ئەعمالی چاکەکانی جا پیاو ساڵحان لەوە ترساون ئایا خوای گەورە ئەم کاری لیان وەرگرتووە یان لیان وەرنەگرتووە لە باسی ڕەمەزانەوە والله ئەعلەم ئەفەرمێ ساڵحانی پێش ئێمە ئەوانەی کە لە پێش ئێمە ڕابردوون 6 مانگ دوایە دوعایان نەکراوە خوای بمانگەێنیتە ڕەمەزان ئەوەنە فەضڵ و خێر و بەرەکەتی تایە 6 مانگی دوای ڕەمەزانەیە خوایە لێمانی وەرگرتووە ئەترسان لەوەی کەوا خوا لیانی وەرنەگرت بێ یعنی پیاوچاک و عابید و خواناز بۆیە لە مردنە ترسێ ئەترسێ ئەوەی کە کردوێتی خوا لێی وەرنەگرت بێ ئەوەیشی کەوا خوانە ناسە بۆیە ئەترسێ چونکم هیچی پێ نییە هیچی نەبردووە بۆ قیامەت زۆر باشە مامۆستا ئاوات خواستن بە مردن بەشێکی زۆر لە خەڵکی بۆی تەنگ و چەڵەمە و چەرمەسەریەکانی ژیان بەهۆی تەنگە تاوبوونیان لە ژیان بەهۆی ناڕەحەتیەکانی ژیان بەهۆی قەرزاری و نەبوونی و فەقیری زۆر جار ئاوات بە مردن نەخوازن ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە لاوازی ئیمانیش دەورە بینێ لەو کاتا و دووهەمیشان وانسە بەسەراتیشمان هەیە بۆ منە ئیمامی عەلی لە جەنگی سەفین و جەمەلا ئەو هەموو شەهیدە ئەبینێ باوەش بە حەسەنی کوڕیاکاڵێ بریا باوکت 20 ساڵ بەر لە ئێستا بمردە ئەم ڕۆژە ڕەشەی بە چاوی خۆی نەدیایە خەفەت لەوەی خوا کە بینیوەتی بۆیە یعنی زیاتر لەوانەی کەوا بە لە دوای خۆی پێغەمبەری صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیح فەرمێ زمانێ دێ بەسەر خەڵکی ئەوەنە بێتاقەتە بن نەک لەبەرەوەی کەوا دینیان نییە لەبەر دنیایان کە مردوویەکە بینن قەبرێکە بینن ئەڵێ لەیتەنی مەکانەوە ئەڵێ خۆزگە من لە جێگەی ئەو بوومایە خۆزگە من لە جێگەی تۆ بوومایە لەبەرەوە ژیان وا لە ئینسانەکە ناخۆشی حیات وا لە ئینسانەکە کە ئینسان خۆزگە بە مردن بخوازێ هەتا کاکە ڕێاز ئەڵێ لە کاتێک کە هارونە ڕەشید
هارون ڕەشید یەکێک بووە لە خەلیفە هەرە دەسەڵاتدارەکان و یەکێک بووە لە دەوڵەمەندترین خەلیفەی موسڵمانان لە عەهد و زمانی خۆیان. کاتێککە نەخۆش کەوت و لەسەر فەرشی واتە لەسەر فەرشی نەخۆشیدا ڕایان کێشا داوای کردکەوە کفنەکەی ببینێ، وتی ئەو کفنەیەکەوە منی تیا پێچنەوە بمدەنێ با بە چای خۆم بیبینم پێشەوەی کەوا بمرم. کفنەکەیان بۆ هێنا، کاتی کە سەیر کفنەکەی کرد زۆر گریا دوای ئەوە کە گریا ئاوە کفنەکەی بەرز کردووە فەرمووی ما ئەغنا عنی مالیە هەلەکە عنی سوڵتانیە، وتی بەڕاستی هەچیم هەبوو تیاچوو تازە بۆ من نابێ، دەسڵات و عیزەت و سەر منیش ڕۆیشت نەحیمایە نە قەسر و قوسور نە سەرۆت و سامان هیچ فرای من ناکەوێت تازە. حتا یەکێک لە کوڕەکانی بە ناوی مەئمون ئەویش لە کاتی سەرەمەرگە داوای کەوتی کاتێکەوە من مردم نزیک مردن بوومەوە قبرەکەم پیشاندەن و بم بە سەر قبرەکەم. کاتێکە لە پێش ئەوەی کە بگاتە حاڵی نەزع و گیان دەرچوون بردیان سەیری قبرەکەی کرد، لەسەر قبرەکەی خۆی گریا زۆر گریا، وتیان قوربان بۆوە بێتاقەت بووی بووە ئەگریت، ئەوی شووتی لەبەر ئەوە ئەگریم هەلەکە عنی ما ئەغنا عنی مالیە هەلەکە عنی سوڵتانیە. دوای گریانەکە سەری بەرز کردووە فەرمووی ئەی ئەو کەسێکەوە سەروە دەسڵاتداران لە ناوە بەی تەنها دەسڵاتی تۆ ئەمێنێ ڕەحم بکە بەو کەسێکەوە دەسڵاتەکەی لە ناوەچی. واتە ئینسان ئەگەر بۆیە پێغەمبەری صلی الله عليه وسلم فەرمێ ئێوە لەگەڵ مردووە بڕۆن تا نوێژەکەیەکەن خوا خێری قیراتێکتان بۆ ئەنووسێ، لەگەڵ یابن هەتا قەبرستان و ئیشارنەوە خوا خێری دوو قیراتان بۆ ئەنووسێ. وتیان قیرات چییە؟ پێغەمبەری خوا فەرمی بەقەدەر کێوی ئوحود ئاڵتونە هەبێ و بیبەخشی. ئەمە چییە؟ تەرغیبە بۆ ئەوەی کەوا ئینسان دەرس لەو مردۆ وەرگێ. کاتێکەوە نوێژەکەیەکەی ئەم پیاوە پیاوێکی دەسڵاتدار، پیاوێکی گەورە، پیاوێک کە هەموو عالم ناسیوێتی، پیاوێکەوە بە دەیان دیبلۆماسی و ڕئیس وزەرا و ڕئیسی وڵاتان هاتۆ بۆ لای و لە بەردەمیان چۆکی داداوە ئیسە تەمەشاکەی هەناسە قسە ناکە، میتوانای نییە، هێزی نییە. ئەمە ئەبێتە عیبرەت. دووهەمیشان لە ئەو هەم کە قەسر و قسوور و بینا و خان و خۆشە خەنە ناو گۆڕێکی تەنگ و تاریک و بە تاق و تەنها و بێکەس و زۆر باشە. مامۆستا بەر لەوەی مردن یەخەمان بگرێ ئێمە چۆن بکەوینە خۆ، چۆن بە کۆڵی خۆمان حازر بکەین بۆ ئەو ڕێگە بۆ ئەو سەفەرە توولانیە. زۆر جا مرۆڤ برایەکی خۆی بغزاندووە، قسە لەگەڵ دایکی ناکات، دراوسێکەی ڕەنجاندووە، ماوەیەکی زۆرە داڕانێکی زۆری خستۆتنیان خۆی و خزمەکانیەوە، بەڵام کاتێک کە خزمێکی برایەکی دایکی ئەمرێ زۆر وە کۆڵێ واوەیلایە، زۆر بێتاقەتە، زۆر پەشیمانە. چۆن بەر لەوەی کە مردن تەقە لە دەرگای خۆمان یام لە کەسێکی نزیکمان بدا ئێمە مردن بکەینە وێزگەیەک دەواازەیەک بۆ ئاشتەوایی کۆمەڵایەتی. ئایا مردن ئەتوانێت بەر لە خۆی بەر لەوەی کە یەخەیەر یەکێکمان بگرێت ئێمە بیر لەو ڕۆژە بکەینەوە و ئاشتەواییەکی کۆمەڵایەتی لە نێوان خۆمانە دروست بکەین؟ ئەگەر ئینسان باوەڕی قایمی هەبێ و بتوانێت خوای گەورە خۆی پێمانە فەرمێ وأنفقوا من قبل أن يأتي أحدكم الموت فيقول ربي لولا أخرتني إلى أجل قريب فأصدق وأكون من الصالحين ولن يؤخر الله نفسا إذا جاء أجلها والله خبير بما تعملون. خوای گەورە فەرمێ پێش ئەوەی کەوا مردن بێتە سەرتانیەوە هەوڵی خۆتان بدەن، پەشیمان ببنەوە ئەو ناخۆشی و ناڕەحەتیانەی کەوا لە نێوانتانایە بیخەنە پشت خۆتانەوە، بیر لە ژیانی ناوگۆڕ و بژ لە قیامەت بکەنەوە بۆ ئەوەی کەوا بە ئاسوودەی بڕۆنە قیامەت، بۆ ئەوەی کەوا بە ڕووسوری بڕۆنە حوزوری خوای پەروەردگار، بۆ ئەوەی کەوا لە قیامەتان خۆشتر بێ لە دنیاتان. چونکە قیامەت ماڵی هەتایی مرۆڤە. دنیا کاتێکی کەم و کاتێکی دیاریکراوە، بەڵام قیامەت نابڕێتەوە. لا يموت فيها ولا يحيا. کاتێک کە ئینسان بیری لەوە کردەوە کە ئینسان کە نە ئەمرێ جارێکی کە و نەدێشەوە بۆ دنیا کە هەوڵ بدا و ئەو کەم و کوڕێکە کردوێتی لە دنیا پڕیکاتەوە، بۆیە ئەبێ ئینسان ئەوە بکاتە دەرسێک بۆ ئەوەی کە ئەگەر لەگەڵ دایکی، ئەگەر لەگەڵ باوکی، ئەگەر لەگەڵ خزمیە، ئەگەر لەگەڵ هاوسەیە، ئەگەر لەگەڵ دراوسەیە ناخۆشی هەیە، یعنی کێشە و ململانەی هەیە، پێشەوەی بگاتە دنیان ئەوە حەلکا بۆی کەوا نەگاتە قیامەت و نەگاتە ئەو کاتێکەوە ئەچێتە حوزوری خوای پەروەردگار.
مامۆستا زۆر جار دۆستی بۆ منە دۆستێکمان دەمرێ ئێمە لەگەڵ دۆستەکەمانە زۆر نێوانمان خۆش بۆ ئاشتەواییەکی باشمانە بۆ بەڵام سیرەکەین دۆستێکی دیکەمان هەیە هەر لە هەردووکمان لە لێواری گۆڕەکەدا وەستاوین هەردووکمان لە گۆڕستانی هەردووکمان لە پرسەکەدا وەستاوین بەڵام مۆڕە لە یەکترەکەینەوە بۆ منە ڕوو لە یەکتر وەرەگێڕین مەرحەبایی یەکتر ناکەین دڵمان هەتا زیاتر یەکتریش بینێ دڵمان پڕ لە بغز و کینە بێ بەرامبەر بە یەکتر بۆچی لەم وێزگە ناڕەحەتەدا کە کۆتا وێزگەی ژیانی مرۆڤەکانە ئەم دیمەنە ترسناکە ئەبینین بۆچی ئەم دوو مرۆڤە ئەم بەستەڵەکەی نێوانیان ناتوێتەوە مردن نابێتە هۆکارێک بۆ نزیک بوونەوە و ئاشتەوایی دەست لە ملکردنی یەکتر کە هەر هیچ نەبێ خۆیان بخەنە شوێنی ئەو مردووە ئەمڕۆ ناسبەی نادووسبەی ئەمانیش هەمان مەسیر و سەرنجامی ئەویانە بێ حقیقت ئەوە وەختێک ئینسان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ کاتێک کە ئینسان تاوانێکی کرد ڕەش لەسەر دڵی سەوز بێت دوانی کرد دواسیانی تاوای لێ دێ ئەو دڵی کە وەک ئاوێنەوایە ئیتر ڕووی ئەو مرۆڤە نابینێ ئەو ئینسانە ئیتر گوناه بکرێ بەلایەوە یان مردوو بەلایە بمرێ یان خەڵک بەلایە بکوشرێ هە زۆر ئاسایە و سادەیە بەڵام مرۆڤی وای شەیە ئەوەنە متەقی و لەخوا ترسە ئەگەر مریشکێکی لەلا سەر بڕن ئەم ئینسانە موچرکە بە گیانێ دێ ئەم ئینسانە ئەترسیە ئەم ئینسانە فرمێز بەرچاوێ دێ کە ڕۆحی ئەم گیان لەبەرە لە بەرچاوێ دەرکراوە جا ئەو مرۆڤانە ئەگەر متەقی بن ئەگەر پێشەوە ڕووکەنە خوا لەخوا بترسن پەشیمان بنەوە لەو کاتێشا دڵیان نەرمە بێ و ئەگەر بیل لە قیامەتی خۆیان بکەنەوە بیلەوە بکەنەوە کە ئەمیشە چێتە جێگەکەی ئەو حەقوایە لە پێشەوەی بگەڕێتەوە لە قەبرستانەکە گەردن ئازادی لەگەڵ ئەو کەسانە بکە شکم مردن کاکە ڕاز کات و ساتی بۆ دیاری نەکراوە کات و ساتی نییە کە ئینسان بڵێ من بە پاییز نەمرم یان بەهارە مرم یان زستانە مرم یان بیناکەم تەواوکەم اینجا ئەمرم یان سەفەرەکەم ئەەکەم اینجا ئەمرم یان ژن دێنم اینجا ئەمرم یان مناڵمە بێ اینجا ئەمرم یان کوڕمە بێ اینجا مردن کە شتێکەکەوە نازانی کەی دێ وما تدري نفس بأي أرض تموت مرۆڤەکان نازانن لە چی شوێنەکە لە چی کاتێکە لە چی ڕۆژێکە لە چی ساتێکە کە مردن دێسیان بۆیە پێش هاتنی مردن حەقوایە بەڕاستی بیرێکی باش لە مردن کاتەوە ئەو حەق و مافانەیەکەوە ئاخر بۆیە خۆ لە قورئانە پێش هاتنی ئایەتی میرات ئەوە وەسیەت واجب بووە لەسەر مسلمانان کە هەر کەسێ کە مسلمانێک وەسیەت نامەکەی نووسی و لە شێر سەریا دایناوە بۆیکەوە ئەگەر قەرزی خەڵکی نابوو بێ مافی خەڵکی دەسەر بوو بێ گەن ئازایی خەڵکێکی دەسەر بوو بێ یعنی بەڵام کاتا ئاەتی مناتە لەبەرەوە پێویستە ئینسان بەکە ئەگەڕێتەوە بۆ لای خوای گەورە بە پاک و خاوێنی بگەڕێتەوە بۆ لای خوا بۆی کەوا ڕووسور و ئاسوودە بێ و ئیبراهیم ئاسا بگەڕێتەوە کە چەندێ دڵی خۆشە بۆی کەوا ئەگەڕێتەوە بۆ لای خوای گەورە زۆر باشە مامۆستا پەیامبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ داوام لە خوای گەورە کرد ڕێگەم بدا سەردانی گۆڕی دایکم بکەم ئەویش ڕێگەی پێدام لە شوێنێکی دیکەدا دەفەرمێ سەردانی گۆڕستان بکەن چونکە خواتان بیرەخاتەوە گۆڕستان چەو پند و وانە و ئامۆژگاریەکی بۆ ئێمە تێدایە ئەو وانە و پند و ئامۆژگاریانەی کە لە گۆڕستانەوە ئێمە فێر دەبین پێغەمبەری خوا فەرمێ کە خواتان بیرەخاتەوە چۆن چۆنی مرۆڤەکان ڕائەچڵەکێنێت چۆن خۆیان بیرەخاتەوە گۆڕستان چه مەدرسەیەکە کە پێویستە ئەم مرۆڤە تێیدا وانە بخوێنێ وڵاهی من هەر لەم کەناڵە پیرۆزە و لەم سات و کاتە بەڕاستی ڕایەگەێنم و داوا ئەەکەم لە ئینسانەکان بە تایبەتی لەم شاری سلەیمانی ئێمەدا قەبرستانەکان لە ڕۆژی جومعە بۆتە سەیرانگا بۆتە بازار بۆتە سۆپەرمارکێت لە باتی ئەوەی کە خەڵکی بچێ لە قەبرستانەکان بیل لە مردنی خۆی بکاتەوە بیل لە عەزابی کەسەکەی بکاتەوە بیل لە پاشە ڕۆژی ئەو بکاتەوە بیل لە پاشە ڕۆژی خۆی بکاتەوە بیل لەوە بکاتەوە کە ئەم گۆڕستانە بەدەیان و سەدان خەڵکی سەخی تایە خەڵکی ڕەزیلی تایە پیاوی گەورەی تایە عالمی تایە شێخی تایە مەلای تایە گەنجی تایە پیری تایە هەمووی خامۆش بێدەنگ لێ خەوتۆ لێ هەڵاژاوە ئایا يعني پیغمبر صلی الله علیه و سلم که فرمی تذکرکم الاخره بوی که قیامت بیر کردو که چون امانه است قیامت نو روشک دی ونفخ في الصور فصعق من في السماوات ومن في الأرض إلا من شاء الله ثم نفخ فيه أخرى فإذا هم قيام ينظرون وقت كذلك هم عالم لقد قرصان كان دينا دلوه كز أجاي لحال وحياة وجيان وخيني خويني هر كسي هواري بو خويتي هر كسي داول خويك حتى أو روشيك خوي جورا فرمي يوم يفر المرء من أخيه وأمه وأبيه وصاحبته وبنيه لكل امرئ منهم يومئذ شأن يغنيه أبو أويك إنسان بشهد سر قرصان بالله
ئەوە بکاتەوە نەک بچێت لەسەر گۆڕستان بکاتە دوکان و شت بفرۆشەوە هاوار بکە و قەبرەکان عەزیەدا و بەسەر گۆڕ ڕابڕوا و چرای لەسەر داگیسێنەوە گوڵۆپی لەسەر داگیسێنەوە و خانووی لەسەر دروست بکە و ئەمانە بەڕاستی ئەوە بیرکردنەوەی قیامەت نییە ئەمە دروستکردنی دنیای و حوبی دنیا لە دڵی ئینسانە دروستەکە نەک حوبی قیامەت و ترسی قیامەت بەڕاستی ئەوە کارێکە داواکەم کە مسلمانان زیاتر کە ئەچنە سەر گۆڕەکان بۆ ئەوە نەچن کە ڕەسم بگرن بۆ ئەوە نەچن کە خۆیان دەرخەن بۆ ئەوە نەچن شت بڕکردنەوە شت بفرۆشن بۆ ئەو بچنکەوە قیامەتیان بیرکەوێتەوە. مامۆستا لە فەرمودەیەکی تردا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ مرۆڤەکان خەوتون کە مردن بە خەبەردێن ئەمە مەبەستی چییە و چه ئاماژەیەکی تێدایە مرۆڤەکان لە جموجوڵ و قسەکردن و خواردن و هەموو چالاکیەکدان بەڵام لە ڕوانگە و دیدی ئێمەوە کە مرۆڤ ئەمرێت لە هەموو جوڵەیەکەکەوێت لە هەموو چالاکیەکەکەی بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەو دیوی دەرگای قەبر ئەو دیوی دەرگای مردن ئیدی بە خەبەردێن ئەم بە خەبەربوونەوەیە مانای چییە و چ پەیوەندیەکی بە مردنەوە هەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی کردووە. ئەو بە خەبەربوونەوەی ئەوەیە کە ئینسان لەم دنیادا تەمەنێکی خوای گەورە پێی بەخشیوە مەجای پێداوە بەردەمی فراوان کردووە لێ ناپرسێتەوە بۆ ئەوەی کەوا هەوڵ بدا ئەم دنیای دارولعەمەلە حساب نییە کاتێک کە لە قیامەت زیینو ئەبێتەوە تەمەشای خۆیەکە هیچی پێ نییە تەمەشایەک خۆیەکە هیچی نەبردۆ بۆ قیامەت تەمەشای خۆیەکە کە نوێژی نەکردووە ڕۆژووی نەگرتووە زەکاتی نەداوە حەجی نەکردووە هاوسەکەی لێ ناڕازیە براکەی لێ ناڕازیە دایک و باوکی لێ ناڕازیە خزمی لێ ناڕازیە دەفتەری ئەعمالەکەی بینێ پڕێتی لە گوناه و لە تاوان و لە خراپە ئەو وەختە بیر لە خۆی کات و ئاخ من چیم کرد بە خەبەربوونەوەی دوای غافڵ بوون ئاخ من چیم بەخۆم کرد ئەلوایەکە فەرمێ خۆزگە من زین و بگەڕایەمەوە بۆ دنیا لەعەلی ئەعمل صالحا بۆ ئەوەی کەوا بم پیاوێکی چاک و کاری چاک بغم بۆ ئەوەی کەوا ئەلێرە ئەلویا خەبەرێ بێتەوە بۆیە خوای گەورە فەرمێ ئەوانە داواکەن کە خوا بیان گێڕێتەوە بۆ دنیا بۆ ئەوەی کەوا کاری چاک بکەن و کردەوەی چاک بکەن جا پێش ئەوەی کەوا ئێمە بگەینە ئەوێ پێغەمبەرمان صلی الله علیه وسلم ئاگداری کردوونەتەوە پێغەمبەری خوا هیچ شتێک نەماوە لە ژیانی مرۆڤە لە ژیانی بەشەریەتە کە پێمانی نەوت بێت چی کارە چاکەکان کە بیکەین چی خراپەکان کە خۆمانی لێپارێزین بۆیکەوە خۆمان ئامادەکەین بۆ قیامەت و بۆ پاشە ڕۆژ و بۆ دوای زیندووبوونەوە بۆیە لەبەرەوە پێویستە ئینسانی مسلمان بە تایبەتی ئەم ڕۆژگارە کە ڕۆژگاری فیتنەیە ڕۆژگاری موسیبەتە ڕۆژگارێکەکەوە ئینسان بە زۆری کاکە ڕاز بە زۆری ئەمڕۆ خەڵک شوێن دنیا و دنیاپەرستی و یعنی قیامەتمان لەبیر چۆتەوە لەبەرەوەی کەوا وا شوێن دنیا کەوتوین خەڵک وا بە دوای دنیا ئاڕوە هیوایەتی پەیوەندی بەچێوە وەکو لە شارەکەی مەحوی شاوتمانەوەمانە لە خەیاڵی پوچی دنیاوە دەماغ و دڵمی پێچاوە ئەوەیەمان ئەوەیە پەیوەندی بەچێوە هەیە ئێمە بەڕاستی سێ و چوار تاسیری لێمان کردووە یەکەم دەرس و دەوری دینیمان نەماوە خەڵک باسی قیامەت و باسی قەبر و باسی گۆڕ و باسی ئەوانە مەگەر لە کەناڵێک و یان لە شوێنێکەوە بیبیسییان لە ڕۆ هەفتەی جارێک لە جمعەیەکە بیبیسیە دووهەمێشیان ئیمانمان زۆر لاوازە ئیمان لاوازیەکەمان تەسیری لێمان کردووە سێهەمانشمان ڕەفاقەت و هاوڵایەتی خەڵکانی خراپ و خەڵکانی دوور لەخوا و خەڵکانی هەتا ڕەفاقەتی ئینسانێکی باشەکەی ڕەفاقەتی دە ئینسانی خراپەکەی لەبەرەوە ئەو بۆیە ئێمە ئەوانە هۆکارن بۆ ئەوەیکەوە قیامەتمان لەبیر چۆتەوە ئەگینا ئینسانی مسلمان ئینسانی خواناس پێشینانی ئێمە باوباپیرانی ئێمە هەردەم چەندێک خەمی دنیایان بووە سەد ئەوەنە خەمی قیامەتیان بوو ئیسا ئێمە جاری خەمی قیامەتمان بێت سەد ئەوەنە خەمی دنیامانە لەبەرەوە بەڕاستی هۆکارەکەی زیاتر ئەوەی ئیمانمان لاوازە ئیمان لاوازەکە یعنی دەرسی سەرەکیە دووهەمیشان ئەوە نەشتی نابەجێ و خراپ ئەبینین لە کەناڵەکانەوە ئەوە نەشتی خراپ ئەبینین لە خەڵکانەوە ئەوە نە فلیمی ئەوە بینین یعنی ئینسان دڵی ڕەش بووە وای لێ هاتووە کە قیامەتی هات بیر ناکەوێتەوە بۆیە زیاتر ئەبێ پێویستمان بۆی هەمومان بە خۆمانە بچینەوە پێویستمان بۆ هەیەکەوە بەڕاستی بیر لە دوا ڕۆژی خۆمان بکەینەوە بیر لەو کەسانە بکەینەوە کە ئەڕۆن بۆ نمونە ئیستا ئێمە ئەم میلەتی کوردی ئێمە لەم کات و ساتاکەوە ئیستا ئێمە لە تازەی پیاوێکی گەورەی ئەم وڵاتەی خۆمانین کە پیاوێک بوو بەڕاستی لە هەر بارێکەوە لە هەر ڕوویەکەوە بپرسی لە مەلا لە شێغ لە حاجی لە خوێنەوار لە نەخوێندەوار ئەڵێ پیاوێکی عەزیم بوو
پیاوێکی گەورە بوو، پیاوێک بوو دڵسۆز بوو بە میلەتەکەی، بە وڵاتەکەی، پیاوێک بوو خوێندەوار بوو، پیاوێک بوو لە هەموو ڕوویەکۆ بەهێز بوو، بەڵام کووە ئەوە مردن نەی پێچایەوە و نەیبرد بۆ قیامەت. یعنی بەڕاستی ئەبێ گەورەکانمان دەسڵاتدارەکانمان لەوانەوە عیبرەت وەرگرن بە خۆیان بچنەوە ئاشتەوایی و برایەتی و دۆسایەتی لە ناو میلەتەکانە دروستکەنەوە. ئەم مردنەی مام جەلالە وەکو نامهێنا ببێتە وێزگەیەکی برایەتی و کەسایەتی و قەومایەتی و بەڕاستی ئاشتبوونەوەی یەکجارەکی لەنا ئەم میلەتەمان. چۆن مردنی سەرکردەکان کاتێک کە خەڵک ڕائەچڵەکێنێ، کاتێک کە هەموو خەڵک پێی ئەزانێ، چۆن ببێتە پندوانە و ئامۆژگاری کار بۆ هەم سەرکردەکانی دوای خۆیان هەم خەڵک و جەماوەرگەی. بۆ منە ئیبن خەلدونە فەرمێ هەر سەرکردە و دەسەڵاتدارێ کە دێتە سەر حکومەگە چاوی لە هەڵی ئەوانەی پێش خۆی بکردا ئەو هەڵانەی دووبارە نەکردات و دنیا دەبووە شامی شەریف یان دنیا ئەبووە بەهەشت. جوان ڕاست. آخر خۆ پێغەمبەری صلی الله عليه وسلم فەرمێ مەوت العالمی مەوت العالمی بۆ یعنی بۆ بەمردنی عالمێک هەموو وەکو ئەوە هەموو عالم مرد بێت بۆ ئەو لەبەرەوە ئەم عالمە بەڕاستی جێگەکەی دیارە ئاسەواری لە شوێن جێمێنێ، یعنی جێگەکەی پڕ نابێتەوە. ئەم پیاوە گەورانەیش جێگەکانیان پڕ نابێتەوە لەبەرەوە ئەو کەسانەی کەوا لە دوای ئەوان تێنە شوێن کورسەکەی و ئەبێ بزانێت کە ئەمیش هەر جێی دێڵێ ئەمڕۆ بێ و یان سبەینێ بێ ئەبێ جێی دێڵێ و یعنی کەسێکی کە ئەجێتە شوێنەکەی و بەڵام ئایا ئینسان لەم دنیادا کە ئەڕوا وا بڕوا کە خەڵک پێ ها پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ کە ئینسان ئەمرێ یان خەڵکەکان پێڵێن خەڵکەکان ئستەریح و مستەریح ئەو مستەراح منه، یعنی خۆی ئەڕوا ئیسراحەتەکە یعنی ئیسراحەتی لە دەسەکرێ. یعنی زۆر کەس هەیە، زۆر دەسڵاتدار هەیە، زۆر گەورە هەیە کە خەڵک ئیسراحەتی لە دەسەکە، زۆر کەسیش هەیە کەوا خۆی ئیسراحەتەکە. ئەوەنە پیاوی چاک بووە عومەری کوڕی عەبدولعەزیز ئەمرێ وەکو دەسڵاتدارەکانی وڵا ئیستەوایەکەوە ئەمرن، یعنی ئینسان ئەبێ وەکو عومەری کوڕی عەبدولعەزیز بمرێ یان وەکو عومەری کوڕی خەڵتاب بمرێ یان وەکو ئەو پیاوە گەورانەی کەوا لە پێشینانی ئێمە وفاتیان کردووە بۆ ئەوەی کەوا ببنە هەم بۆ پاشی خۆیان ببنە مامۆستا و هەم بۆ خۆیشی بۆ قیامەتی خۆیشی ببێتە. زۆر باش مامۆستا، کاتێ سەیری ڕەوشی ناوچەکەکەین هەر لە نێوان حیزبە کوردیەکانی هەرێمی کوردستانە بەستەڵەک و دابڕان و دووریەکی زۆرەیە، لە نێوان هەرێم و حکومەتی ناوەندیە، لە نێوان هەرێم و تورکیا، لە نێوان هەرێم و تورکایە بەستەڵەک و دابڕان و دووری و ناکۆکیەکی زۆر هەیە. دوێنێش لە هێنانەوەی تەرمی سەرۆکۆماری پێشووی عێراقا هەمویان لەوێ حاضر بوون و ئامادەیانە بوو. مردنی سەرکردەکان تا چەند نەتوانێت ئاوێک بە ئاگری ناکۆکیەکان بکات، تا چەند نەتوانێت ئاشتەواییەکی سیاسی دروست بکات لە کاتێکا هەمویان لەوێ بوون و وەمەرگ یەکێک بوو لە مامۆستاکان کە جەنازەیە لە بەردەم هەمویانە دانرا و هەمووشیان ئەو حەقیقەتە زان کە ڕۆژێ لە ڕۆژان ئەوانیش بە هەمان شێوەشنە نێو ئەو تابوتەوە. خوای گەورە لە زۆر ئاەتی قورئانی پیرۆزدا فەرمێ کەلیمەی تەقوا ئەهێنێتەوە، فەرمێ وەتەقوا الله. یعنی ئینسان ئەگەر تەقوای خوا لە دڵیا بێ، ترسانی خۆفی خوا لە دڵیا بێ، لە هەموو کارەکانیان بەرەولای خوا ئەگەڕێتەوە. هەر کارێکە و مەسلحەتی دین و ژینی خەڵک خۆی تیابێ ئەوە ئەگەێنێ. وەڵاهی من داوام وایە و ئومێدم وایە کە بەڕاستی بوونی مام جەلال لە ژیانی خۆیان وەکو ئەو لە ناو بەحسەکەمانایە وەکو چۆن بوو بووە سەمامی ئەمان وەکو عەرەبەکان ئەڵێن لە مردنەکەیشە ئەم دەسڵاتدارانە ئەم گەورە پیاوانەی کوردستان بیکەنە دەرسێک و ببێتە هۆکاری وەکو دەزووی تەسبیح خۆیان کاتەوە لەسەر مێزی گفتوگۆ و لەسەر مێزی ئاشتەوایی بۆ ئەوەی کەوا بێ مام جەلالیان پێوە دیار نەبێ و ببنە هۆی ئەوەی کەوا ئەم وڵاتانەی کە دەور و پشتمان کە ناحەزایەتیمانەکەن و مؤامرەمان لەسەرەکەن ئەمان بە حکمی یەکبوونی خۆیان، بە حکمی برایەتی خۆیان، بە حکمی پشتگرتنی خۆیان بتوان ئەو مؤامرانە و ئەو دەستی بێگانەیە لەسەر وڵاتێکمان دوورخەنەوە و پشتی دوشمن بە برایەتی و کەسایەتی و خزمایەتی و قەومایەتی بپشکێنن. زۆر باشە مامۆستا، زۆر جار مرۆڤ نیشانەکانی مەرگی لێ دەرەکەی، مرۆڤێکی یاخیە، مرۆڤێکی سەرکەشە، مرۆڤێکی ڕوو نەکردە لە خوایە، ینی هەمیشە هیچ کاتێ فەرمانبەرداری خوای نەکردووە. کاتێ دکتۆر لە خەرسەخانەیە نەخۆشیەکی ترسناکی پێ دەڵێ چەند مانگێک، 4 مانگی تر، 5 مانگی تر یا ساڵێکی تر دەمری، ئەو کاتە وەکۆ لە مردن ڕایەچڵەکێنێ و بەرەولای خوا ئەگەڕێتەوە و تۆبەیەکی باشەکە. بەڵام زۆر جار لەلایەن خەڵکیەوە دەڵێن ئەمە لە ترسی مردن
پەشیمان بووەتەوە و ئایا ئەمەش هەر بۆ خۆی گەورە یەک نییە کە ترسەکەی لە مردن وای لێ کردووە ئەو ماوەی کە لە ژیانیا هەیە بە ڕووسوری و عاقیبەت خێریەوە بەسەر بەرێ و بەرەو لای خوا بگەڕێتەوە جا پێویستە ئینسان لە مردن بترسێ بۆ ئەوەی کەوا بیگەڕێنێتەوە بۆ لای خوا پێویستە ئینسان لە مردن بترسێ یعنی مردن بکاتە مامۆسای خۆی بۆ گەڕانەوەی بۆ لای خوای پەروەردگار مادام ئینسان زانی كل نفس ذائقة الموت یان خوای گەورە فەرمێ كل من عليها فان ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام ما دام هم إنسان بمري يعني براسي حيف خسارة كإنسان نقرته في غمر صلى الله عليه وسلم فرمي من كان آخر كلامي لا إله إلا الله دخل الجنة هر كس يكوتا وشي لا إله إلا الله بإن شاء الله خوي قوري خاطر بهشتوا أجر مردن كاتا ما مصاي خوي أجر نخوشي بكاتا ما مصاي خوي ئەگەر سەرگەورەیەک گەورەی وڵاتی بکاتە مامۆسای خۆی ببێتە هۆکاری گەڕانەوەی بۆ لای خوا و بۆ لای قیامەت من ڕۆژێک لە نادەم کاتمان ماوەیانە مەوعیزەی عەسرمەکە لە ڕەمەزانێکە گەنجێک هاتە لامەوە فەرمی مامۆستا شتێکت بۆ بگەڕمەوە حەزەکەم تۆیش باسی بکەی وتم ئەگەر شتەکە وتی مامۆستا من کەسێک بووم کە ئەوەنە دوور لە خوا بووم ئەوەنە دوور لە خوا بووم کە دایکم نوێژێک کرێ چون بەرماڵەکەم لە ژێر پێی ڕائکێشاوم تازە تۆ هینەکەی وتی ڕۆژێک تۆپێک هات پێشمەرگە بووین تۆپێک هات دای لە بەردەممان وتی مامۆساکەمان وتی یا ئەڵڵا کە وتی یا ئەڵڵا وتی منیش لە ڕوون کردە تێم کردوتم باشە خۆ تۆ چەندێکە دەرس بە ئێمە ئەڵێ خوا نییە و قیامەت نییە و بەهەشت نییە و ئەمانە نییە و ئێمە شەماوت بە ئەم خەڵکە بۆی کاوی و لەبەرەوە کەوا خەڵک لێمان نزیک بێتەوە وتی قەسەم بەخوا لەو کاتەوە ئیتر من وتم وەڵاهی دیارە ئەو خوایە هەیە و هەموو کەسێکیش ئەبێ باوەڕی پێبێنێ لەو وەختەوە پەشیمان بوومەتەوە پێنج فەرزە نوێژەکەم ڕۆژەی ڕەمەزان ئەگرم ڕوون کردوتە خوا جا ئەبێ ئینسان هەر کەسێ شتێک ببێتە هۆی گەڕانەوەی بۆ قیامەت مردن حەقە ئینسانکە لێی بترسێ و پێی بگەڕێتەوە بۆ کاتە ئازایەتیە بۆ مرۆڤی ئەگەر مانگێکیشی مابێ دە دەقەیشی مابێ هەچەندێکی مابێ بۆ خۆی قانجازەکەوا بگەڕێتەوە بە بێئیمانی نەگەڕێتەوە بۆ قیامەت هەچەندێکی مابێ هەچەندێ قبل الغەرغەرە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم و کاتەی داناوە بۆ ئەوەی کەوا ڕەحم و پێغەمبەری خوای گەورە لە حەقیا فەرمی وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەة للعالمین ئاک پێغەمبەر صلی الله علیه وسلم نەچوە لای مناڵە جوولەکەکە کە لە حاڵی لە گیانەڵاتە بۆ فەرمووی حەزەکەم ئیمان بێنی ئەویش ڕووی کردە باوکی وتی بزانم ئایا باوکم ڕازیە بێیانە یعنی مناڵەکە وا هەستی کرد کە باوکی دەنگ ناکە و پێی خۆشە کە ئیمانی هێنا بە پێغەمبەر صلی الله علیه وسلم و پێغەمبەری خوا چوە دەرەوە مناڵەکەی گیانی دەرچوو پێغەمبەر فەرمووی سوپاس بۆ ئەو خوایی کەوا منی کردە هۆکاری مرۆڤێک لەکە ڕزگار ببێ لە ئاگری جەهەنم یعنی ئینسان ئەبێ هەوڵ بداکە ڕزگاری خەڵک خۆی ڕزگارکە لە ئاگری جەهەنم یان خەڵکی کە ڕزگارکە لە ئاگری زۆر باش مامۆستا کۆتا قسە و پەیامی جەنابەت چییە شتێک لەبارەی ئەم ئامۆژگارێتی و مامۆستایەتی مردنەوە من نەمپرسی بێ و پێویست بکات جەنابەت ئاماژەیەکی پێ بکەیت وەڵاهی مردن گەورەترین مامۆستایە بۆ ئینسان کە پێی بگەڕێتەوە لە گوناه و تاوان و خراپەکاری و مردن بەڕاستی مادام ئێمە خوای گەورە 124,000 پێغەمبەری ناردووە 124,000 پێغەمبەر کە کۆتاکەیان پێغەمبەری ئاخر زەمانە کە محەممەد المستەفا صلی الله عليه وسلم کە خوا بەیعەتی لە هەموو پێغەمبەران وەرگرتووە کە ئەم پێغەمبەرە هات ئەبێ ئیمانی پێبێن و شوێنی بکەون دەی خوای گەورە لە حەقی ئەم پێغەمبەرە فەرمێ فەئینەکە مەیتون وئینەهم مەیتون مادام پێغەمبەر بمرێ کە خۆشەویستی خوایە کە عەزیزی خوایە کە خوای گەورە هەڵی بژاردووە لە ناو مرۆڤەکانە کە کردێتێ ڕابەری بەشەریەت ئەبێ ئینسان دەرس وەرگرێ کە ئەم دنیاە جێ ئەهێڵێ و ئەچێ بۆ قیامەت بەڵام خۆشگوزەرانی خۆشبەختی ئاسوودەیی ڕووسوری بۆ ئەو کەسانێکەوە بە وا ئەگەڕێنەوە بۆ قیامەت کە هەم خەڵکیشان لە ڕازیە و هەم خۆیشی ئاسوودەیە یعنی کەسێک نییە کەوا دار و درەخت و ئینسان و ئەوانە لە دەستی ڕزگاریان بێ بەڵکو خەڵکێکە کە خۆی ئەڕوا ئیسراحەتەکە ئاسوودە ئەبێ لە مەراق و ناخۆشی و ناخۆشەکانی دنیا نەجاتێوێ نەبێتە کەسێک کە هەم دنیایشی بڕوا هەم قیامەتیش زۆر مرۆڤەیە بەداخەوە دنیایشی ناگاتە هەدەف و مەبەست لە دنیادا قیامەتیشی نییە
خسر الدنيا والآخرة جا خوای گەورە بۆ خاتی اسمی عەزەمی خۆی داوای لێ یەکەین خەسیرە دنیا والآخرەمان نەکا ئیمانی ڕاستەقینە ناودڵمانە بشەسوێنێ هیدایەتی گەنج و لاوەکانمان بدا بۆ ئەو ڕێگەی کەوا قیامەتیان بیرەخاتەوە خوای گەورە لە زوڵمی زاڵمان و ستەمیستەمکاران بان پارێزێ خوای گەورە ئەم وڵاتێشمان لە شەڕ و شۆڕ و فیتنە و ئاشوب پارێزێ خوای گەورە لە گوناهی شەهیدەکانمان خۆش بێ ئەوانەی کە مردون خوای گەورە بە بەهەشت شادیان کە و ئەوانەیش کە زنون دەرسێکیان پێدادا کەوا قیامەتی خۆیان نەفرۆشنە دنیای خەڵک. زۆر سپاس دەکەم مامۆستاگیان، سپاس دەکەم زۆر. دەڵێ ژیان و مردن ڕۆژێک گفتوگۆیەک مناجاتێ لە لەگەڵ یەکترداکەن مردن بە ژیان ئەڵێ بۆچی مرۆڤەکان من تۆ بغوزێن و منیان خۆشە، مردنیش پێی گوت من ڕاستیەکی تاڵم بەڵام تۆ درۆیەکی شیرینی بۆیە مرۆڤەکان تۆیان دەبێ و منە بغوزێن. بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی ئازیزیش کە تا ئەم ساتە بینەری بەرنامەکەمان تا بە یەگەشتنەوەیکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.